لە بەشی دووەمی بەرنامەکەمانە باس لە گرنگی پەیوەندی هاوڕێتیەکەین بۆ ژیانی تاک لە نێو کۆمەلگایە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا زۆزک شێخ لەتیف ڕاهێنەر و ڕێنماییکاری پەروەردەیی. مامۆستا زۆزک سڵای خوات لێبێ و لەوە دەست پێیەکەم هەموو شتێک گۆڕانکاری بەسەر هاتووە، توانین بڵێن پێناسی هاوڕێتیش گۆڕانکاری بەسەر هاتووە یاخود هاوڕێتی هەمانە و پێناسانەی جاران و یاخود باوڵێن ساڵانی ڕابردوو هەیە لە خۆگرتووە. سڵاوی خواتان لێبێ، بەیانیتان باش بینەرانە و بیسەرانی کەناڵی پەیامی ئازیز و خۆشەویست. زۆر سوپاس بۆ ئەم دیدارە. طبعاً سەرەتا پێم خۆشە بە ئێوە و بە هەموو لایەک ڕابگەێنم کەوا مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیەوە تا کائینێکی ئیجتیماعیە. هیچ کەسێک ناتوانێت بەتەنها بژێت، بۆیە پێویستەکە بۆ ئەوی ژیانێکی ئاسوودە و خۆشبەخت و سەعید بەرپا بکەین و بژین، دەبێت ئێمە پەیوەندی دروست بکەین لەگەڵ کەسانی دەوروبەرمان. هەڵبەتە ئەو کەسانش خانەوادن کە پێکاتۆ لە دایک و باوک، خوشک و برا، جیران، خزم، پاشان لە سەروی ئەمانەوە کە ئینسان و مرۆڤ پێویستی بە کەسێکە هۆگری بێت، دڵنەوایی لا باس کات، باسی کێشە و گرفتەکانی لا بکات، ئەویش پاش دایک و باوک هاوڕێیە. هەڵبەتە هاوڕێی باش، ئێمە باسی هاوڕێی باشەکەین. بۆیە تەمەشاکەین لە پێناسەی یاخود لە چەمچی هاوڕێتی زۆرێک لە ئێمە لەوانەیە بە ڕاستی تێنەگەیشت بێت. ئێمە هاوڕێمان هەیە لەگەڵ هاوپیشە، دەبێ ئێمە ئەو دووشتە لێک جیا بکەینەوە. هەڵبەتە ئێمە دەبێ هاوڕێمان هەبێ، هاوڕێی باشمان هەبێت. هەمومان هاوپیشەمان هەیە لە شوێنی کارکردنمان، لە زانکۆ، لە پەیمانگا، لە قوتابخانە، لە باخچەی منداڵان، یاخود لە شوێنی کاری خۆمان فەرمانگەیە دامەزراوەیە کۆمپانیایە. ئەوانە هاوپیشەن. واتە کارەکەت، پیشەکەت واد لێ دەکا هاوڕێک پەیدا بکەی، لەگەڵیانە گفتوگۆ بکەیت و قسە بکەیت و ژیانی کاتی خۆت لە چوارچێوەی ئەو چەند سەعاتی لە دامەزراوە و کۆمپانیاکە کار دەکەی، لەگەڵیانە بگۆزەرێ و گفتوگۆ و دەمەتەقیان لەگەڵا بکەیت. وەک لە عەربی هاتووە ئەسەدیق هەیە لەگەڵ زەمیل هەیە. ئێمە پێویستمان بە سەدیقە، واتە هاوڕێ. طبعاً هەڵبەتە هاوڕێ کۆمەڵێک سیفاتی دەبێت تێدا بەدی بکرێت. ئینشاءڵڵا پاش ئەوە باسەکەیم. وە ئێمە وتمان هاوپیشە ئەو شوێنی کاری لێ دەکەین بۆمان هەڵەبژێرێ. هاوڕێش هاوڕێی منداڵیە، هاوڕێی جیرانەتیە، واتە تو کەی خۆت ناسیە و کەنجێ کە چاوت بە دنیا هەڵهێنا و درکت بە شتەکان کرد بە باشی و خراپی، ئەو وەختە ژینگەی ماڵەوەت هاوڕێکەت بۆ دەستنیشانەکات. بۆیە ئێمە دەبێت کە هاوڕێکمان هەڵبژات ئاگادار بین، چونکە هاوڕێ ڕاکێشەرە، ڕات دەکێشێ. ئەگەر هاوڕێکی باش بێ ڕامان دەکێشێ بۆ کار و کردەوەی باش. زۆرێک هەن لە ئێمە لەو کەسانە کە کردوایان خراپ بووە، تەمەشاکەی هاوڕێکەی هاوڕێی باش ڕایکێشاوە بۆ کاری باش. و بە پێچەوانەشەوە دەبێت ئاگدار بین لە هاوڕێی خراپ چێن ئەو کەسانە خراپن. وەکومان هاوڕێ ڕاکێشەرە، ڕات دەکێشێ. ئەگەر بێت و خراپە کار بێ ئەو هاوڕێیە ڕات دەکێشێ بۆ کاری خراپ. طبعاً ئینسانی باش و خراپ وەکو شەو و ڕۆژیش دیارە. ئینسانی خراپ کۆمەڵی سیمای پێوە دیارە، تەمەشاکەیەندی ئەفعال و ڕەفتار و گفتاری هەیە. دەبێت ئینسانی ژیر و هۆشمەند و واعی لێی تێبگات. هەندێک سیفات هەیە لە هاوڕێی خراپ هەیە. بۆ نمونە ڕات دەکێشە بۆ جگەرە کێشان، بۆ نەرگەلە کێشان، بۆ شوێنێکی بێسوود، بۆ کات بە هەدەردان. ئەمانە هەمووی ئەو بەناو هاوڕێیانن کەوا ڕات دەکێشن بۆ شوێنی خۆراپ، سەرنجام و نەتیجەکەشی باش نابێت. تەمەشاکەی لە قوتابخانە دوورەکەوێتەوە، تەمەشاکەی ئەبێتە مرۆڤێکی شکست خوارد و بەبێ بڕوانامە، بەبێ بەرنامە، بەبێ ئامانج لە ژیانە. هاوڕێی باشش بە پێچەوانەوێت. تەمەشاکەی دائیمەن قسەی باشت بۆکە، سیفاتە باشەکان پێشاندا، کردەوە باشەکانت دەرەخا، مەدحێکە، سەنایەکە، دەستخۆشیت لێکە. کردەوەی خراپیش ئەگەر هەبێت تەمەشاکەی دایە پۆشێت، سترێکە، عەیب و عار و کەم و کوڕی داپۆشێ و ئامۆژگاری و نەسیحەت دەکات. مامۆستا زۆزک، ئێمە وەک باست کرد هاوپیشەمانەیە، هاوکارمانەیە، هاوپسپۆڕیمانەیە، هاوزمانمانەیە، ڕەنگە هاوشاری و هاوگەڕک و هاوگوندیشمان هەبێ. لە نێو هەموو ئەمانەیان ڕەنگە بەشێکیشان هەر لە مناڵیەوە بیان ناسین.
هاوپیشەشمەوە لە مناڵیەوە ئەژی ناسم و هاوڕێمە ئەو تایبەتمەندیانە چین یاخود ئەو خاڵە گرنگانە چین کەوا دەکات فڵان کەس ئیتر هاوڕێم بێت جای بکەمەوە لە زەمیلەکانم و لە هاوپیشە و هاوکارەکانم واتە تایبەتمەندی هاوڕێ کامەیە من چۆن هاوڕێکەم بناسمەوە یاخود ڕەنگە من بیناسمەوە بەڵام کەسانێگە من لە قۆناغێکا بن لە نێوان 20 بۆ 30 کەسا پێویست کات 5 لە هاوڕێ نزیکەکەی بناسێتەوە جای کاتەوە چۆن بزانم ئەمە هاوڕێ ڕاستەقینەکەی منە پێم خۆشە بە بەڕێستان ڕابگەینین کە ئێمە پێویست ناکە هاوڕێمان زۆر بێ هاوپیشە زۆرە هاوپیشەمان زۆرە بێت لەوانەیە من و ئێوەی بەڕێز کۆمەڵێک لە بینەران و بیسەرانیش هەبێت مثلەن 500 کەس بناسێ وەکو هاوپیشە چکە لە کۆمەڵێک شوێن کاری کردووە یاخود کەمتر یاخود زیاتر تەمەشاکەی دەڵێن کابرایەکی مەشهورە مەقبولە خەڵک زۆرە ناسێ بەس ئایا هەمووی هەر هاوڕێن نەخێر هەمووی هەر هاوڕێنین ئێمە بە سەلام و کەلامێک و بە دیتنێکی یەکەم ناتوانین بڕیار بدەین بڵین ئەم کەسە هاوڕێمانە و پێم باشە هاوڕێ لە پەنجەی دوو دەست زیاتر تێپەڕ نەکا واتە نەگاتە 11 کەس لە 10 کەس زیاتر تێپەڕ نەکا ئەگەر چی زۆر 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 زۆریش باش بوون هاوڕێ دەبێت پاڵفتە بکرێت دەبێت اختیبار بکرێت دەبێت هەڵسەنگاندنی بۆ بکرێت بۆ ئەوەی بیکەی بە هاوڕێی خۆت لە ژیاندا ئەو وەکو باسم کرد هاوپیشە شوێنی کارکردنت حکومەکە لەسەری هاوڕێت ئەو کەسانەیە کەوا یعنی تو لەوانەیە خزمێکی خۆت بێ بەس هاوڕێتە قەیتێکە ڕاستە خزمە سیلەی قەرابەی هەیە لەگەڵ تا دەتوانی وەکو هاوڕێ مامەڵی لەگەڵا بکەیت چکە بۆ ئەوە زوو لە بیدایەتی تەمەنتا لە سەرەتای ژیان تەمەنتا ئەو کەسە ئەناسی هۆگری بوویتە بە ئەفعالی باش کردەوەی باش گفتاری باش ئینسانی هۆشمەند ئینسانی ژیر و عاقڵ دەتوانێت جیاوازی بکە لە بین کەسی باش و خراپ هاوڕێ کۆمەڵێ بنەما و بنچینەی باشی هەیە بۆ ئەوەی تو یاخود هەر تاچێک لە ئێمە ئەو کەسە هەڵبسەنجێنێ اختیباری بۆ بکە باشترین هەڵسەنگانیش ئەوەیە لە ڕێگای ڕاستگۆییەوە لە ڕێگای متمانەوە ئێمە بین هەڵسەنگاندن بۆ کەسی بەرامبەرمان بکەین دەبێت ئەو کەسە کۆمەڵێک سیفاتی جوانی تێدا بێت یەکێک لەو سیفاتانە ئەمین بێت ئەمە سیفاتی هاوڕێیەتیە ئەمین بی لە دەست و لە زوبانی و لە چاوی یعنی ئەمانەت پارێزی بێت لە هەموو شتێکە ئەو هاوڕێی کەوا بەڕێستان هەڵێبژێری هەڵسەنگاندنی بۆکەی تو دەتوانی بینێریتە ناو خانەوادەکەت شتێکی پێ ڕابسپێری بڵێ فەرم و ئەو پارەیەم بۆ بەرەوە ماڵ مەسەن تا بزانە تا چەند ئەمینە ئەو کەسە جارێک دوو جار هەڵسەنگانت بۆی کرد ئەو وەختە دەتوانی بکەیتە هاوڕێیەکی نزیکی خۆت پاشان بە ڕەوشت بەرز بێت بە ئەخلاق بێت لە هەموو سیفاتەکانیدا لە هەموو کردەوە و ئاکار و ڕەفتارەکانیدا کەسێکی ڕەوشت بەرز بێت لە ناو کۆمەلگا خەڵک ڕێزی لێ بگرن پێگەی هەبێ لە ناو کۆمەلگا و سبەی دوای پیاسەیەکت کرد لەگەڵ یا چووی بۆ گەشت و گوزار و سەیران و بازار کەسێکی خزمی خۆت کە بتبینین شانازی بە تو بۆ هاوڕێتەوە بکەن شانازی پێدا هەڵدەن بڵێن ماشەڵڵا بزانە خۆی باشە هاوڕێکانیشی باشە بزانە خۆی ڕەفتار و کردار و کردەوەی باشە هاوڕێکانیشی وەک خۆین و ئەو خانەوادەی هاوڕێکەشت بە هەمان شێو شانازی بەتەوە بکەن واتە بە کورتی و بە کوردی باشترین هاوڕێ ئەو هاوڕەیە کە هەڵسەنگان بۆ کردیان لە مستەوای خۆت ئەگەر خۆمان باش بین یان لە مستەوای خۆمان بوون یان لە مستەوایکی بەرزتر لە خۆمان واتە کەسێک هەڵ نەبژێرین ئاستی متمانە و ڕۆشنبیری و ئەمانەتی لە خۆمان خراپتر بێت قەیتێکە ئێمە بابینە کەسێک ئەگەر بینیمان تۆزێک خەلەلی هەیە ئامۆژگاریەکەین نەسیحەتەکەین بینیمان خراپە و شت وەرەگرێ و قسەمان لێ وەرەگرێت ئامۆژگاریکە فێریکە بڵێ ئەم ئیشەی توی دەکەی هەڵەیە ئەوها نابێ ئەم جلانەی دەیکەی باش نییە جوان نییە لە کەسایەتیت نایە ئەو شوێنێنی تۆ ڕۆی شوێنێکن بێبەرهەمن بەرهەمدار نین سوودی نییە بۆ کەمەڵگا و بۆ خۆت و بۆ خانەوادەک لە ڕێگەی ئامۆژگاریەوە تو دەتوانی ئەگەر بێت و ئەو هاوڕێت تۆزی لە خۆت ئاستی نزمترە لە ڕووی ئەمانەت و دەستپاچەوە ئامۆژگاریکەی عساوە لە بۆ ئەوی ئەویش بینیتە سەر ڕێچکەی خۆت خاڵێکی دیکە ڕاستگۆ بێ ئینسان دەبێت ڕاستگۆ بێت واتە ئەو کەسە ئەو هاوڕێیکەوە من بەنیازم بیکەمە هاوڕێی خۆم هەڵسنگانی بۆکەم اختیباری بۆکەم دەبێت ڕاستگۆ بێت لە هەموو لایەنێکەوە چونکە ڕاستگۆیی
سەروی هەموو شتێکە هەر ڕازگۆیە ئینسان ئەگەینێتە لوتکەی سەرکەوتن هەر ڕازگۆیە ئەمانگەینێتە کەناری ئارامی خاڵێکی دیکە کە دەبێت بوونی هەبێت لەو هاوڕێکەوە ئێمە هەڵێبژێرین نهێنی پارێز بێت هەرچی نهێنیەکت لا باس کرد دەبێ بیپارێزێت پێویست ناکە لای خەڵکی دیکە باسی کات و لەوانەیە ئێمە بگەینە مەرحەلەیەک یاخۆت قۆناغی لە قۆناغەکانی ژیانماندا تەمەشاکەی هەندێک نهێنی تایبەتی هەیە ئەگەر بەتەنها باسی نەکەین و درچی پێ نەکەین لەوانەیە دڵمان بتەقێ کاریگەری ئەبێ لە سەرمان فشاری دەرونی دێتە سەرمان سەرنجام لاوازی و تووشی لاوازی و خەمۆچی و نەخۆشی دەرونی و جەستەیە بین بۆیە وا پێویستەکات لای کەسێکی باش نزیک لە خۆمان لەوانەیە ئەو بابەتی کە ئێمە ئەمانەوەی باسکەین نەتوانین لای دایک و باوکانمان باسکەین بەڵام پێویستیمان بە هاوڕێیەکی باشە ئەگەر تو ئەو هاوڕێیەکەوە دەستنیشانت کردو بێتە هاوڕێی تەمەنێت تەمەشات کرد نهێنی پارێزەواتە ئەو نهێنی کە تو لای دایک و باوک و خانەوادەکەی خۆت باسی ناکەی لای هاوڕێکت باسیەکەیت نهێنەکەت ئەپارێزی و کێشەکەت بۆ چارەسەرەکە ئەوە باشترین هاوڕێ خاڵێکی دیکە ئەمەش خاڵێکی زۆر مهمە کە دەبێت بوونی هەبێت لە هاوڕێیە ئەویش متمانەیەکی تەواوی پێ بکەیت پاشەوەی ئەو هەڵسەنگان و اختیبارانت بۆی کرد دەبێت تەواو متمانەی پێ بکەیت و ئەویش متمانت پێ بکە چکە ژیان دەستە جەمعیە یعنی دوولایەنەیە واتە من پێویستیم بە هاوڕێ و هاوکار و هاوپیشەیە هاوکار و هاوپیشەکانیش پێویستیان بە منە لەوانەیە هاوڕێیەکی باش بەقەدەر قوتابخانەیەک سوودی هەبێ بۆت هاوڕێکی باش بەقەدەر بڕوانەم و زانکۆیەک سوودی هەبێ بۆمان بۆیە بەم سیفاتانی باسم کرد ئێمە دەتوانین هاوڕێی باش تیا بکەینەوە لە هاوڕێ خراپ یاخود هاوڕێ بزانین چێە و هاوپیشە چێە بەڵێ مامۆستا زۆزک ئێمە دوو دنیامانەیە دنیای مەجازی و دنیای واقعی ئێستا بەهۆی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان کە ینی ئێمە بەکاریانێنین و هاوڕێیەک یا با بڵێن فۆلۆوەرێکی زۆرمان هەیە تا چەند ئێمە جیاوازی بکەین لە نێوان ئەم دوو دنیاە دنیای مەجازی و دنیای واقعی ئەوەی کە لە سۆشیال میدیا و ئەوەی کە پێوترێت دنیای مەجازی بووە هاوڕێمان لە ئەپێکی سۆشیال میدیا بەڕاستی دەکرێت ئێمە بە هاوڕێی گیانی بەجانی خۆمان و هەچی ڕاز و نهێنی و هەچی دەردەدڵی خۆمانە لای باسکەین یان ئەمە دنیایەکە هەر ناوکی خۆی بەخۆیەتی دنیای مەجازیە و ئێمە لە واقع ئەوەی جەنابەت باست کرد هاوپیشە جیا لەگەڵ هاوڕێ هەتا بازنەی هاوڕێتی بچووک ببێتەوە ژمارەکان کەمتر بێ باشترە ئەوەی کە ئەچێتە بازنە فراوانەکەەوە ئەو بێگومان لە هاوڕێتی دەرەچێتە ئەچێتە هاوپیشەیەوە تا چەند لەسەر ئەم بابەتە کۆمنتە هەیە سەرەتا ئێمە بە هەڵ نەخەڵەتین بەڕووکەش بەداخەوە کە تەقیمی ئێمە تەقیمی بەشێک لە ئێمە هەڵسەنگاندنی بەشێک لە ئێمە ئێستا بۆتە تەقیمێکی مەجازی و سۆشیال میدیایی تەمەشاکەی ئەگەر بیوێ یەکێک زۆزک ساڵی بناسێ دەچێت تەمەشای ئەکاونت و پەیجەکەیەکە بزانێت چەند فڵۆوەرسی هەیە ئەگەر زۆر بوو کەواتە کەسێکی باشە ئەگەر کەم بوو فۆلۆرس و متابع و معجبینی کەواتە کەسێکی خراپە بەڵام ئەمە لە حەقیقەت داوانیە ئێمە دەبێت مرۆڤ ناخی شەرتە ناخی ئەساسە و تا چەند سوودی هەیە بۆ دەوروبەری لە واقعی ئێستا ئێمە ئەگەر بمانەوەی هەموو کەس لێمان ڕازی بێ کەواتە ئێمە دووڕوو یاخود شخصیەتێکی ئیزدیواجیمان هەیە نابێت دەبێ هەندێک کەس نەیارمان دەبێت دەبێ هەندێک کەس بە ئێمە ڕازی نەبێ بەکردەوەکانمان ڕازی نەبێ خاستن ئەو کەسانی خراپن شەیتان ئاسان تو دەبێت کەسانێک هەبێت لە ژیانتان نەیارت بن یاخود سەرسامت نەبن و بابەتی سۆشیال میدیاش بەداخەوە کە ئێستا هەیە یعنی کەسی باش و خراپی تا ڕادێک یەکسان کرد کەسی ژیر و ڕۆشنبیر و ناڕۆشنبیر و ترسنۆکی یەکسان کرد بۆ تەماشاکە لە قسەی زەبەلاحکە قسەی زەخمەکە کۆمنتی زەخمە نووسێ پۆستی گەوراکە لە تەماشاکە خەڵکانێک لێ هەڵە خەڵەتێن لەوانەیە شتێک ئامادەکە بابەتێک باسی شتێک کە ئەسڵەن کردار و ڕەفتاری خۆی هەروانە بێت بۆیە هیچ پێویست ناکە ئێمە حکوم لەسەر کەسێک بدەین لە ڕێگای سۆشیال میدیاوە لە ڕێگای تۆڕی کۆمەڵایەتیەوە نە هیچ کەسێک بە قسەی کەس و بە قسەیەک باشە بێت نە کەسیش
بە قسەی دوو کەس و دە کەس خراپە بێت. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمودەیەکی لەم بارەی دەڵێ ئەسئەلوکە الرضا ئەسئەلوکە العدالة العدل في القبول والرضا واتە ئەو کەسەی هەڵێ بژێری دادپەروەر بە کە لی ڕازیەبی سەرسامی بە بەڵام ئەوەندە شنا ئاگادار بە لەوانەیە دۆستی ئەمڕۆ بێتە دوژمنی سبەی و ئەوەشی ئێستا لی ناڕازی ئاگاداری بە عینە دادپەروەر بە ئەوەندە دژمنایەتی مەکە سوء تەفاهومێ خەلەلێ لێک تێکنێگەیشتنێک هەبوو پێویست ناکە بیکەیتە دوژمنی خۆت. یعنی ئەمانە هەمووی خاڵن کۆمەڵێک هۆکارن کە تەمەشاکەی ئینسانە بەڕێزەکان مرۆڤە باشەکان بێمتمانیەن پێ دیارە لە دەستنیشانکردنی هاوڕێی باش. وا باشترە ئێمە هەڵسنگاندن بۆ هاوڕەکانمان بکەین لە ڕووی کرداریەوە واتە من ئەگەر کەسێک سەرسامی بوون لە ڕێگەی تەلەڤیزیۆن و سۆشیال میدیا و ڕادیۆوە کە زۆرینەی خەڵکیش وتیان باشە بڵێت قەیناکە بڵێ باشە بەڵام تووەرە هەڵی سنجێنە خۆت بگە پێی تەعاملی لەگەڵاکە بزانە بیبینێت چاوپێکەوتنی لەگەڵا بکە حکم لەسەر باشی و خراپی کەسی بەرامبەر مەدە لە ڕێگای سۆشیال میدیاوە. مەرج نییە ئەوەی من بە کەسێکی باشی دەزانم جەنابتان و خەڵکی دیکەش بە باشی بزانێت لەوانەیە لەگەڵ منا باش بێ لەوانەیە بەرژەوەندیەکی هەبێ لەگەڵ منە لەوانەیە مەسلحەتێکی هەبێ ئایا لەگە هەموو خەڵکا باشە واتە نە بە قسە و ڕووکەشی خەڵکی ئێمە حکم لەسەر کەسێک بدەین بە باشی و نە بە قسە و ڕووکەشی خەڵکی دیکەش حکم بدەین لەسەر خراپی کەسی بەرامبەرمان. بەڵێ کەواتە مامۆستا زۆزگ ینی هاوڕێتیش بۆ خۆی جۆرێکە لە هونەر هاوڕێگرتن ینی ئێمە دەبێت بە وریاییەوە مامەڵە لەگەڵ ئەو کەسایە بکەین کە ئەیکینە هاوڕێی خۆمان پرسیارەکە ئاوا داڕێژمەوە هونەری هاوڕێتی گرتن چییە و چۆنە و ئێمە دەبێت چ شتێک بکەینە پێوەر چ شتێک بکەینە با بڵێن بابەتی هەڵسەنگاندن بۆ ئەوی کەسێک بینە ئەو بازنە بچووکەوە لە بازنە فراوانەکەەوە پێی بوترێ هاوڕێ و جێی متمانەی ئێمە بێت. بەڵێ طبعاً هەموو شتێک هونەر و ئەتەکێتی خۆی هەیە هەڵبەتە هاوڕێتی و سەداقەش هونەر و فەنی تایبەتی خۆی هەیە یەکێک لەوانەیە کە تو هێشتا نەتبینیوە نەتناسیوە ئەتەوێ هاوڕێ بە هاوڕێتی ئاشنابی یاخود هاوڕێتی گرێ بدەی لەگەڵیا سەرەتا بە سڵاوێکی جوانەوە خەندە ئامێزە و بەڕوویەکی خۆشەوە پێشوازی لێ بکە و مەرحەبای بکە و سڵاوی لێ بکە پاشان بە قسەی نەرم قسەی نەرمونیان قسەی خۆش واتە تو ئەو کەسەی دەتەوێت بێتە هاوڕێت سەرەتا بۆ ینی وەکەوەی خۆشەویستت بێ خۆشەویستی هاوڕێتی دەبێت بچێنی لە ناخیدا لە دڵیدا حتمما کە توی خۆشەویستی چان لە دڵدا ئەوش بە هەمان شێوە خۆشت دەواتێ و لەسەر بنەمای ڕێزگرتن بێت لەسەر بنەمای احترام و تەقدیر بێت ناکرێت ئێمە کەسێک بمانەوێت بیکەینە هاوڕێی خۆمان سەرەتا یەکسەر بە گاڵتەیەکەوە دەست پێ بکەن گاڵتەیەکی نەشیاو مەسەلەن طبعاً یەکەم نەنزرە یەکەم لیقا یەکەم چاوپێکەوتن زۆر 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 گرینگە بۆ ئەوەی بتوانین کەسی بەرامبەرمان بۆ خۆمان ڕاکێشین لەسەر بنەمای ڕاستگۆیی واتە ئەو مەرجانەی کەوا پێویستە هەبێت بۆ دەستنیشانکردنی هاوڕێ و بۆ کەسبکردن و ڕاکێشانی ئەو کەسە یەکەم بەڕوویەکی گەشەوە دووەم قسەت خۆش بێت قسەت زبر نەبێت قسەت ڕق نەبێت ڕەخنە نەبێت یەکسەر لە سەرەتاکانی هاوڕێتی تا سێیەم ڕووکەشێکی جوان هەمیشە هەوڵدە ڕووکەشت جوان بێت چوارەم کە زۆر زۆر گرینگە ڕاستگۆیانە لەگەڵیدا بدوێ بە دڵێکی سافەوە نیەتت بەس بۆ خوا بێ نیەتت ئەوە بێ لەبەر خوای گەورە دەتەوێ ئەو هاوڕێتیە دروست بکەیت هەر شتێکش وابزەم لای هەمووان معلوم هەر شتێکش لە پێناوخوا بێت بەردەوامە بێت و هەر شتێکش لە بەرخوا نەبێت بەردەوام نابێت دەپچڕێت یاخود ئەگەر نەش پچڕێت کەم و کوڕی تێدا دەبین با لەسەر ئەساسی بەرژەوەندی نەبێت با ئێمە هەموو ژیانمان بەرژەوەند خواست نەبین لە هەموو ژیانماندا با شتێک بکەین چکە وەکو وتم هاوڕێتی پێویستە وەکو ئاو وەکو هەوا وەکو خۆراک وەکو خواردن وەکو هاوڕێ باش عیبادەتە پەرستشە چکە چی
کۆمەڵێ مەسائلی لەگەڵدا گفتوگۆ دەکەی لەوانەیە ببێتە هۆکاری ئەوەی بین کۆمەلگایەک چاک بکەیت، بین خانەوادەیەک، بین کۆمەڵی هاوڕێی دیکە چاکەی. بۆیە سەرەتا بۆ ئەوەی هونەری هاوڕێتی بە باشی بەکاربێنی باشترین شت ئەوەیە بە قسەیەکی نەرم، بە قسەیەکی جوان و بە زەردەخەنەوە دوور لە تووڕێی و دوور لە درژی مامەڵی لەگە ئەو هاوڕێتە بکەیت. ماوەستا زۆر بە خێرایی یانی ئەمێ مرۆڤ بەلایانی کەمەوە بێت چەند هاوڕێ هەبێ. زۆر جارمە بیستومانەڵێ با لە پەنجەکانی دەستەوەی پێوترێ هاوڕێ، باسی ناسیا و دۆست و ئەحباب وەمانە ناکەم، هاوڕێ. ئەمە ڕاستە؟ واتە بێت لە پەنجەکانی دەستمان تێپەڕ نەبن هاوڕێکانمان. بەڵێ من لەگەڵ ئەو مەبدەئەم لەوانەیە کەسانێک هەبن هاوڕام نەبن، بەڵام من بە حکمی ئەزمموی ژیانی خۆم باشتر وایە هاوڕێکانت لە دوو پەنجەی دەستت تێپەڕ نەکات، چونکە ئوستازی بەڕێز هاوڕێتی دەبێت مافی بدەیت، مافی هاوڕێتی بدەیت. تو چۆن دەتوانی 100 هاوڕێت هەبێ بۆ نمونە بڵێن کەسێکی کۆمەڵایەتیە وڵا هاوڕێی زۆرە تو دەبێت بچی سەردانی کەی ئەوش سەردانت کە باشە من 100 هاوڕێم هەبێت چۆن ئەتوانم ئەم تەواصل و کۆمونیکیشن و ئەم علاقاتە دروستکەم، چۆن ئەتوانم مافی ئەو بدەم، چۆن کە ئەو هات سەردانم کات دەبێت منیش بچم سەردانی کەم. ئێمە نە هاوڕێکە نە دووە نە سێ نە سەدە، بۆیە کەم بێت باشترە تا چەند هاوڕێت کەم بێ باشترە، چکە ئیلتیزامت هەیە و کارت هەیە ئەوەت هەیە تو هەموو ژیانت ناتوانانی تەفەڕۆخەکەی بەتاڵکەی بۆ هاوڕێکانت. هاوڕێتیش ئەگەر بێت و سەردانتی کرد لەگەڵ تا دەرچوو چوونە گەشت و گوزار و ئەملا و ئەولا ئەتو ئەگەر بالمقابل نەڕۆیشتەوە کەواتە ئەو هاوڕێتی ساردی تێکەوێ. بەڵام ئەگەر کەم بێ دەتوانی حەقی بدەیت، پلانی بۆ دانەی، کاتی بۆ تەرخانەکەی دەی لەگەڵا دەرەچی سەردانتەکە بە شێوازێکی خانەوادەی و عائیلی دێ سەردانتەکە توش بە هەمان شێوەپەی کات و مەجال و دەرفەتت. بەڵام ئێمە ئەگەر بێت و هاوڕێمان زۆر بێ ناتوانین ئەو حەق و مافە بدەین. دووەم ئەو هاوڕێی کە زۆر بوو ئێمە ناکرێت هەموو خەڵک هەر باش بێت. ئەو هاوڕێی دێتە ماڵت دەبێ هاوڕێی تایبەت بن، دەبێ زۆر ئەمین بی وەکو باسن، دەبێ جێگای متمانە بن کە تو بە هاوڕێ ڕاستەقینت هەڵبژارت و دەستنیشان کرد دەبێت سەردانت کات توش سەردانێکی باشە. ئێمە ئەگەر زۆر بوون ئەو هاوڕێنە ڕێژیان زۆر بوو حتمما لە ڕووی کەساتی و خەلەلیان تێدەکەوێت، لەوانەیە نەتوانی مافیان بدەیت، لەوانەیە کەسانی بەرژەوەندخواز بن تو هەستیان پێنەکەی، بەڵام دە کەس ئەتوانی کۆنتترۆل و سەیتەڕای بکەیتە سەریان ئەگەر زۆر بوون ناتوانن. ئەوەی دیکە دەتوانی وەکو هاوپیشە تەمەشایان کەیت و علاقات بینە لەگەڵێ. بەڵێ مامۆستا زۆزگ وەک دوا پرسیار و زۆر بە کورتی کاتمان نەماوە تا چەند گرنگە ینی لە هاوڕێتیە هاوکوفی بخوێنرێتەوە. بۆ نمونە بابایەکی موسڵمان ئەکرێ هاوڕێیەکی غێری موسڵمانی هەبێ، یان ئەمە با بڵێن بۆ هەردووکیان حاڵەتێکی نێگەتیڤ دروست دەکات جاری وایە لە ڕووی بیر و باوەڕەوە لەوانەیە تەسیر لە یەکتری بکەن. ئەمە یەک دووەم تا چەند لەگەڵ هاوڕێتی نێوان کوڕ و کچدای، بەڵام زۆر بە کورتی سوپاس شەرع ڕێگە طبعا لە پرسیاری دووەم و دەست پێکەم بە هیچ شێوەیەک بە باشی نازانم هاوڕێتی کچ و کوڕ هەبێت، بە هیچ شێوەیەک بە باشی نازانم. ئەتوانی وەکو هاوپیشە دەتوانی وەکو پەیوەندیەکی ئیش و کار هەت بێت، هاوڕێتی نییە. یعنی چکە دوو ڕەگەزی جیاوازن، دوو ئایدیا و بیرکردنەوە و غەریزەی جیاوازن، دوو شتی زۆر جیاوازن، چکە وەکو مغناتیسن. ئەگەر بێت و ئەو هاوڕێیە ئەو هاوڕێتی لە بین کچ و کوڕ زیاد بوو ئەو وەختە یەکتری ڕاچن بۆ لەوانەیە بۆ کارێکی وە عواقبی باش نەبێت، ئەنجامی باش نەبێت. دووەم بۆ مەسائلی هاوڕێتی غەیرەدین ئەوەش بە باشی نازانم، بەڵام تۆ توانی پەیوەندیت هەبێت، پەیوەندی کارکردن، پەیوەندی جیرانەتی قەیچێکە با بزانێت تو مسلمانێکی باشی، بەڵام تو بێت و بیکەیتە هاوڕێی گیانی بە گیانیت بە باشی نازانم لەوانەیە ڕات بچێشێت. چکە خۆتەزانی هەندێک مناقەشە و مجادال هەیە لەسەر ئاینی ئیسلام، ئەگەر تو لەسەری دابڕۆی لەوانەیە یعنی فکرت بگۆڕێت، بیرکردنەوەت بگۆڕێت. بۆیە ئەویش لەوانەیە دەیوێت ناڵم هاوڕێ ڕاکێشێرە ڕات دەچێشێ،
ئەگەر باش بێ بۆ باش کاری باش ئەگەر خراپیش بێت بۆ کاری خراپ بۆی بە باشی نازانم هاوڕێتی غەیری دین بکەی و دەتوانی پەیوەندیەکی لەگەڵا دروستکەی پەیوەندیەکی سەطحی نەک پەیوەندیەکی بۆ داکترا و عمیق و قوڵ تەنها پەیوەندیەکی سڵاوکردنە جیرانەتیە پەیوەندیەکی بەسیت نابێ ڕیشە دابکوتێ ڕەگ و ڕیشە دابکوتێ زۆر باشە زۆر بەڕێز مامۆستا زۆزگ شێخ لەتیف ڕاهێنەر و ڕێنماییکاری پەروەردەیی سوپاس بۆی کە لە ستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەسەر ئەم تەورێ لەگەڵمان بووی وەڵامی پرسیارەکانی ئێمەدایە و سوپاس دەکەین.